کوردان لە هەر شوێنێک هەبن بەڕاستی توانن پارێزگاری لە هەم ئاینی خۆیان هەم لەو دابوونەریتە کۆمەڵایەتی جوانانەی لەو کووردا هەبوون و بەڕاستی تەوکردنی پەیوەندی کۆمەڵایەتیەکان و وتنەوەی دروشمەکانی جەژن و ئاینی پیرۆزی ئیسلام. ئەزیزان دچینە لای بەڕێز کاک ئارام محەممەد علی بانکخواز کە لە بەریتانیاوە لەگەڵمانە. کاک ئارام جژنی قوربانت پیرۆز بێ ئینشاڵڵا لە جژن و خۆشیابن. حەزەکەم لێرەوە پیامی جژنانی خۆتان بگەێنن و پێمان بڵێن ئەمڕۆسێم ڕۆژی جژنە تا ئێستا جژن لە وڵاتی بەریتانیا بە دیاریکراوی و کوردانی ئەوێ چۆن بەڕێوە چووە؟ سەرەتا بەناوی خوای بەخشندەی میهرەبان سپاس ستایش بخوای پەروەردگار و سەڵاوات بۆ پێغەمبەری نازارمان صلی الله علیه وسلم. جژنە پیرۆزە ئەکەین لە مسلمانانی جیهان بەگشتی و بە مسلمانانی کوردزبانی خۆشەویست بە تایبەتی و بە تایبەتی ترش ئێوەی بەڕێز و خۆشەویست لەگەڵ بینەرەکانتان. ئەڵبەتە جژن بۆنەیەکی ئاینیە پەیوەستە بە ئاینەوە نەکنەتەوە لە هەر شوێنێک هەر مسلمانێک هەبێ ئەو بۆنەیە زیندووەکاتەوە. ئێمەش وەکو کوردانی تاراوگە لە وڵاتی بەریتانیا الحەمدولله کە هەموو جژنێک ئەتوانین کە مەراسیمی جژن بەڕێوەبەرین بە شێوازێکی شایستە و جوان لە ناو مزگەوتەکان و لە دەرەوە بە تایبەتی ئەم جژنە کە جیاواز بۆ ئێمە وەکو زیندووکردنەوەی سنەتێک کە لە دەرەوەی مزگەوتەکەواتە لە پارکێکە نوێژی جژمان خوێن و جژنە پیرۆزەمان لە یەکتری کرد و بەڕاستی لە زۆربەی شارەکان الحەمدولله ئێستا کە مسلمان دووەمین ئاینە لە بەریتانیا لە زۆربەی شارەکان بە کورد و عەرەب و پاکستانی و بەنگلادێشی و هەموو نەتەوە جیاوازەکان بۆنەی جژن بەرز ڕائگیرێ و مسلمانان ڕۆژ بە ڕۆژ لە زیادبووندان بەڕاستی مای خۆشحاڵیە و ئەمە وەکا ئێمەش کە هەموو بۆنەیەکی ئاینی هەمیشۆک و بەڕاستی لایەنە کۆمەڵایەتی کە زۆر سوودمان لێبینیوە لەو ڕۆژانەدا زۆربەی کوردان زۆربەی مسلمانانی خۆشەویست کۆبینەوەیەکەوە بۆ ئەداکردنی سنەتی موعەکەدەی جژن. مۆمسا تا ئێستا قوربانیکردن لەوێ چۆن بووە؟ ئایا ڕێژێکی باش قوربانی کراوە؟ بەڵێ قوربانی لە وڵاتش ئەکرێت بەڵام جیاواز لە وڵاتانی خۆمان یاخود بڵێن وڵاتە ئیسلامیەکان ئەوە نییە خۆی کەسێک قوربانیەکە حەزەکا بۆ خۆی بەشدار بێ لە سەربڕینی یاخود لە دابشکردنی گۆشتەکەی یاخود لە خواردنی. بەڵام لێرە قسابخانە هەیە کە ناوەکە ئەدرێ بە قسابخانەیەک لەگەڵ پارەی قوربانیەکە و ئیتر ئاگات لێ نییە قوربانیەکەت بۆ بکرێەوە یاخود ئەتوانین داواش پێکە بۆت بێتەوە. بەڵام زیاتر کوردانی خۆمان قوربانیەکان ئەنێرن بۆ دەرەوەی بەریتانیا کە ئێمە ساڵانە ڕێژەیەکی باش لە قوربانی کۆکەینەوە هەم بۆ کوردستانی باشوور بەلای خۆمان و زیاتر بۆ کوردستانی ڕۆژهەڵات کە خەڵک لەوێ پێمان وان بۆ زیاتر پێداویستیان پێ بووە یاخود زیاتر مستحق بوون. ئەمساڵ بێژگە ڕۆژهەڵاتی کوردستان ئێمە قوربانەکانمان ناردۆ بۆ چەند وڵاتێکی فەقیرنشین وەکو سۆماڵ و یاخود ئەفریقا کە برایەکی بەڕێزمان لەوێ ئێستا خۆی سەرپەرشتی قوربانەکانەکە کە خەڵکێکی زۆر ڕێژەیەکی باش لە قوربانیان ناردۆ بۆ ئەو وڵاتە فەقیرنشینانە. ئێمە لە دەستوری کوردەواریە هەمیشە جۆرێک لە ڕسمی جەژنمان هەیە جیاواز لە بۆنە ئاینیەکە ئەوەیە کە بەیانیان خواردنێکی خۆشە خۆین ینی چوونە دەرەوە و پەیوەندی کۆمەڵایەتیەکان تا ڕادێکی زیاتر لە ناومانە باوە. لەوێ ئێوە چۆن ئەم ڕۆژانەتان بەسەر برد بە تایبەتی ڕۆژانی جەژن جیاواز لە نەوشتەوەکانی تر نانی بانیتان ئامادە کرد ئەتوانی ئەو جیاوازیەمان بۆ بکەیت؟ بە دڵنیاییەوە جا کورد دەڵێت جەژن خۆشی لە خواردن و لە ئەو جۆیەکە لە بەیانیانە دروستە بێجیاوان لە ڕۆژانی ترە. ئێمە پێشەوەی کە بینە ماڵەوە لە دوای نوێژی جەژن لە مزگەوت خوانێکی زۆر دروست ئەکرێت کە ئەو برابڕێزانەمان کە خۆیانن کە بڵێن خێزانیان نیە هاوسەریان نییە لەوێ بەشداری خوانی جژنیان لەگەڵەکەین لە مزگەوت خوانی جژن نەخورێت و دوایەوە دینەوە بۆ ماڵەوە بە دڵنیایی و هەموو ماڵێک لێرە خوانی جژن ئامادەکە هاوشەوەی کوردستان کە سفرەیەکی جژنانە ڕائخرێەوە لەگەڵ خێزان و منداڵەکان بە خۆشحاڵیەوە خوانی جژن پێکەوە خۆین.
باشە لە ڕووی پەیوەندی کۆمەڵایەتەکانەوە یعنی ئێمە لە کوردستان ڕەنگە لە بەروی لە خزم و کەسەکانمان نزیکترین ڕەنگەوە پتەوتر بێت یامانە ئاسانتر بێ بەڵام لە وڵاتێکی وەکو بەریتانیا ئەگەر کوردێکیش هەبێ ڕەنگە لە شارێکی تر بێ هاتوچۆکان تۆزە سەختتر بێ یاخود ئەگەر لە مزگەوتەکی خۆتەوە نەبێ سەختە خزم و کەسێکی خۆت لێ بدۆزیتەوە ئەمە وای کردووە پەیوەندی کۆمەڵایەتەکان تۆزە لاوازتر بێ یاخود کۆبوونەوەتان لە مزگەوت دوای کردووە بە جۆرێک لە جۆرەکان هەر گرنگی باش بە پەیوەندی کۆمەڵایەتەکان بدەن بەڵێ خۆی مزگەوت کە پێوترێت جامع واتە جەمعکردن کۆکردنەوە ئێمە بە دڵنیاییەوە لە مزگەوت تا کۆ ئەبینەوە ڕۆژانی جمعان و لە ڕەمەزان و لە بۆنەکانە لە جەژنە ئەمە خاڵێکی ئیجابی زۆری هەیە بۆ لایەنە کۆمەڵایەتەکە چونکە ئەوەی کە جاری وا هەیە کە نەتبینیوە بە ساڵ نەتبینیەوە لە مزگەوت ئەیبینیتەوە بە تایبەتی لە جەژنا خەڵکانێکی زۆر دێن ئەوانەشی کە نان بۆ مزگەوت لە کاتی فەرزەکان لە بۆنەکانی ترا بەڵام لە جەژنا دێن لەوێ خەڵکێکی زۆر ئەبینین لە مزگەوت ئەوەشی کە ماوەتەوە نەمان بینیوە وەک جەنابەت باس کرد بڵێ ئێمە دوورین لەیەکەوە بڵاوین زیاتر بە تەلەفۆن پەیوەندیمان هەیە و ئەوەی کە ئەکرێ ئەتوانین بڵێن دیاری بکەین چەند ماڵێک سەردان بکێ لەو جەژنە یاخود ئەوان سەردانی تۆ بکەن بۆیە لایەنە کۆمەڵایەتەکە ئێمە زۆر سوود لە کۆبوونەوە ئەبینین لە مزگەوتەکان پێکەوە و بەڕاستی جێی دڵخۆشی خەڵکیشە چون بەڕاستی خەڵکی ئێمە لە تاراوگە فراغێکی گەورەی هەیە لە بوارە کۆمەڵایەتیاکە وەکو کوردستان نییە کە ڕۆژانە خزم و کەس و حبابەکانی ببینێ بەڵام ئەو بۆنانە فرسەتێکی باش و گەورەیە کە ئێمە زیاتر دڵخۆشەکات بە کۆبوونەوەمان لە شوێنە گشتەکان بە تایبەتی پێم خۆشە لێرە بەڕاستی ئەومان بڕم بکەیتەوە خێزانەکان لەوێ چون کات بەسەر بن لە ڕۆژانی جەژنە بێجگە لە سەردانیکردن چوونە دەرەوە ئێوە بۆ ئێوە ئاسانە بۆ پێیکە مسلمان ڕەنگە تا ڕادێک هەندێک شوێن بۆ مسلمانان بەڕاستی فراهم نەبێ خۆت ئاسان نەبێ ئێوە چۆن ڕۆژانی جەژن بەسەر ئەبن ڕۆژانی جەژن بە چەند شێوازێکی جیاواز هەندێک خێزان کۆەوە لە یەکەم ڕۆژی جەژن و یاخود دووەم ڕۆژی جەژن ئەگەر جەو خۆشی واتە کەش و هەوا لەبار بێ باران نەبێت هەندێک جێگە هەیە مەسەڵەن پارکە لایقاوە سەوزاییە دەستی دەرێکە خەڵکی لەوێ دەچن لەوێ کۆ ئەبنەوە کۆمەڵی خێزان ئەوانەی کە نزیکن لە یەکەوە ئەگەریش ئەوە نەبێ یاخود لەبار نەبێ بۆ چوونە دەرەوە طبیعی بە جلوبەرگی کوردەواری جوانەوە کە بۆ خۆی ئەگۆڕێ سەردانی یەکتری ئەکرێ بەڵام سەردانەکان مەحدودن تایبەتی ئەم جەژنەش لای ئێمە ڕۆژێک جیاواز بوو جەژنەکانی پێشوو لە کۆتایی تا بوو کە منداڵ لە مەکتەب نەبوو هەمیش دەرفەتمان زیاتر بوو خەڵک بەڵام جژنی ڕەمەزان جژنی قوربانی ئەمساڵ لە ناپاسی هەفتا بوو کە چوارشەممە توانە دەرفەتەکان هەندێک کەمتر بوو لە سەڵانی تر بە خۆشحاڵی ئەوەی کە ئەکرێ بە پێی پێویست ئێمە سەردانی یەکتری زۆرجار لە ڕاگەاندنەکانەوە ئەبینین کوردان لە دەروی وڵات بنیێنەوە بۆ کوردستان لەوێ هیچ حاڵەتێکی وا هەبووە ئەوە تێبینی کراوە لە کاتی بۆنەکانە گەر کەسێک دایک و باوکی لە کوردستان بێت بێتەوە بۆ لای یاخود حەز بکات جژن لێرە بەسەر بەرێت بەڵێ خەڵک زۆرن ئەوانەی کە پێیان خۆشە جژنەکە لەگەڵ کەسوکاریانە بەسەر بەرن بە تایبەتی ئەوانەی وەکو ئێمەڵێن کە سینگڵن واتە کە خێزانیان نییە حەزەکەن بگەڕێنەوە بۆ لای کەسوکاریان بەڵام ئەتوانم بڵێم کە کوردانی تاراوگەش وا تەمەنێکمان بەڕێکردووە لێرە ژیان تەقریبەن جێگیر بووە لێرە مستەقیڕە ئەوەی کە ماوەتەوە خێزان و منداڵ و زۆر بمانە گەچێتەوە ئاستەی کە نەوەمان هەیە کە زۆربەی خێزانەکان چیان بەشداوە کوڕیان ژنی بووناوە نەوەیان هەیە واتە لێرە تقریبا نیمچە هەرێمێکمان دروست کردووە ئەو حاڵەتی کە جەناب باسی ممکنە لە ساڵانی ڕابردووە دیاردەیەکی زۆرتر بوو بێ بەڵام لە ئێستادا یعنی خەڵک ڕاتوە لەگەڵەوەی کە لێرە ئەوکو خەڵکی ئێرە پێکەوە جژنەکان و بۆنەکان بەیەکەوە بەسەر بەرین مامۆستا ڕەنگە بۆ کەسانێک کە وەکو بەڕێستانن بەسەرکردنەوە یاخود زیندووکردنەوەی ئەم بۆنانە بەڕاستی شتێکی ئاسان بێ بەڵام ڕەنگە بۆنەوەی نوێ کە لەوێ ئێوە منداڵەکانتانەوەکانتان لەوێن قورستر بێ لەبەرەوەی لەناو کولتوری جیاوازە لەناو کەسانی تردا ئەژین چۆن پارێزگاریتان لەمە کردووە منداڵانی ئەوێ چۆن ئاشناکەنەوە بە بم بۆنە هەم ئاینی و هەم دابوونەریتە کوردەواری کە ئێمە لە جەژنانە زیندوویەکەینەوە و شێوازی سەردانی کردن و هەموو نان خواردن و ئەو بابەتانی کە هەیە لێرە
بەڵێ ئەوە شەکەوێت لەسەر خێزانەکان هەندێک خێزان هەیە کە ئەتوانن بڵێن التیزامێکی باشیان هەیە هەم بە ئاین هەم بە کولتورەوە ئەمە زیاتر مناڵەکانیان ڕادێنن لەسەرەوەی کە ئەوانش پەیوەست بن. خێزانی باش هەیە تا ڕادەیەک یعنی کێشەی نییە منداڵەکەی یعنی تێکەڵا بێ لەگەڵ مجتەمەعی ئەوروپیا چۆن ئەوێ بژی ئەم بەو معنای کە ئاڵێ ئازادی ڕایە بۆ خۆی مناڵەکە چۆنی پێخۆشە بە ئەوها مامەڵە بکە. و هەندێک شار هەیە لە وڵات هەیە ئەتوانم بڵێم لە کوردستانی خۆمان چۆن بڵین لە وڵاتە ئیسلامەکان زیاتر خەڵک پابندە بە بۆنە ئاینەکانەوە. ئەم شارێکی ئێمە تێدا دەژین کە دووەم شاری بریتانیایە لە ڕێژی دانیشتوان و لە گەورەی کە پێی ئەوتێ بێرمینگهام یعنی تەسەور کە من کە هاتمەوە دوای نوێژی جەژن خێزان و مناڵەکان وتیان وامان زانیوە تۆ لە سیارەکە تەکبیری ئەڵڵاهو ئەکبەرت لێداوە دەنگی هاتە ماڵەوە یعنی مزگەوتەکەی تەنیشتمان بە ئاشکرا تەکبیری ئەڵڵاهو ئەکبەری جەژنیان لێدا بوو کە تەواوی گەڕەکەی گوێیان لێیە و یاخود بازاڕی وا هەیە لە شەوانی جەژنە هەتاوەکو نزیکی نوێژی بەیانی تاوەکو دووسەی شەو خەڵک ئامادەکاریەکە بۆ جژن کە بەیانی جەژنە. یعنی مسلمانان ئێستا ڕێژەیەکی زۆرە لە وڵاتەیە و ئەتوانم بڵێم بەعام پارێزگاری لەو بابەت ئاینیانە ئەکرێت و زۆر جاریش بابەت ئاینەکان وەکو دیراسە لە خوێندنگەکان بە مناڵەکان ئەوترێ ینی هەم ئاینی پیرۆزی ئیسلامە ئاینی مەسیحیە ئاینی جوولەکەیە زۆربەی ئاینەکان وەکو دیراسەکەیان ئەوترێ بۆیە ئاین غەریب نییە لە ناو نەوەی نوێش و لە ناو هیچ جیلێکی ئەم کۆمەڵگایە. هەمیشە وێنەیەک هەبوو بۆ دەروی وڵات و کوردانی تاراوگە بۆی کە چنەوێ ڕەنگە نەتوان پارێزگاری هەم لە ئاینی خۆیان هەم لە کوردایەتی خۆیان بکەن. ئەمە ماوەیان ئەوە تا بەڕاستی مەترسی هەیە بۆ ئەو کەسانی کاچنە دەروی وڵات ئیتر لە ئاینی خۆیان دووربکەونەوە لە دابوونەریتی کوردەواری دووربکەونەوە یاخود بە جۆرێک لە جۆرەکان ئێستا جیاوازیەک ڕووی داوە. ئەمەش هەرەکەوێت لەسەر کەسەکان طبعا ئەتوانین بڵێن ئەگەر سەیری ئێوە سەیری دەوروبەری خۆتان بکەن ئەو دیاردەیە لای ئێوەش زۆرە کە هەندێک خەڵک بە معنایەک لای داوە لە ڕێگە ڕاستخەوی وای خۆی لێون بۆ لە ژیان. ئەگەر کەسێک تێ بفکرێ کەسێ واقعی بیر بکاتەوە هاتنی ئێمە وەکو بەشەر بۆ سەرزەوی هاتوین بۆ ئاودانکردنەوەی سەرزەوی و بۆ تاعات و عیبادەتی خوای پەروەردگار. پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەڵات وسەلام فەرمێ اتقوا الله حيثما كنت لا شوێنە بوون تەخوای خواتان هەبێ پارێزگاری بکەن بێ ئەوانەی کە ئیلتیزاماتێکی ئاینیان هەیە بەڕاستی پابندن. ئەتوانم بڵێم هەندێک خەڵک زۆر باشتر بوون ئەوانەی کە ئیلتیزاماتێکی تەواویان نەبووە یاخود کەم تەرخەم بوون لەم وڵاتە دەرفەت زیاترە لەبەرەوەی کە ئازادی ڕها هەیە تۆ ئەتوانی بە ئارەزووی خۆت کام دینت پێ باشە کام هەسووکەوت و ڕەوشەت پێ باشە وەری بگری. بۆیە خەڵکی بە قەناعەت و بیر و باوەڕی خۆیەوە هەندێکی زۆر باش بووە و هەندێکی بەداخەوە ئەتوانم بڵێم کە خراپ بوو بەڕێگی خراپە ڕۆشتووە بەڵام ئەمە واری دەوەک عەرزم کردن ئەکرێت لە وڵاتی خۆمان ئەکرێت لە وڵاتی ئیسلامیەکانش ئەم دیاردانە هەبن. بەڵام بە شێوازێکی گشتی ئەتوانم بڵێم بەریتانیا لە وڵاتە ئەوروپیەکانی تر باشترە لە ڕووی کۆمەڵایەتی لە ڕووی ئاینی و بەڕاستی خەڵک ئەتوانێت بە ئازادی ممارەسەی ئاینی خۆی بکە و الحەمدولله ئێمە ئەتوانین بڵێن کە گەنجانێکی زۆرمان پابندن یعنی لە هەموو مزگەوتەکانە گەنجەکان دێن بۆ مزگەوت کاتێک کە بانگوازی خێرێکەکەی بەوای ئازانی کە چەندە خەڵک خێرخوازمان هەیە و بەردەوام گەنجەکانمان لە هەوڵدانی پرۆسەی هاوسەرگیریان ئەمە بەڕاستی ئیلتیزاماتی دینیە بێ ئەگینا کەسێک نایەوێت هاوسەرگیری بکە ئەگەر بێ بەڕێگەی خراپدا بڕوە. بۆیە بە شێوازێکی گشتی توانم بڵێم هەردوو لایەنەکە هەیە خۆشحاڵی و باشەکانی زۆر باشن و خراپشمان هەیە جا ئەوە ئیتر ئیشکاری ئێمە و خەڵکی بانخواز و مامۆسای ئاینی و ئەوانەی کە خەڵخۆری دین و ژینی خەڵکن بەڕاستی ئەوەیە کە بتوانین لە ڕێگە خراپەکان بیان لەسەر ڕێگەی باش و ئەو کاروانەی کە ئەماما بەرەو باش ئینشەڵڵا تەعالا هەمومان بەیەکەوە بەرەو ئەوێ بەڕێبکەوین. مامسا زۆر حەزەکەم جەخت لەسەرەوە بکەینەوە بە پێی پێگەی خۆتان لەوێت کە ئێوە بانکوازەکەن و کاری بانگوازیەکەن ڕۆڵتان کاریگەریتان لەسەر بەڕاستی کوردانی ئەوێ چییە و پەیوەندیتان چۆنە لەگەڵ نەتەوەکانی ترە و بەڕاستی واتان کردووە کە ئەگەر کوردێک بێتە ئەوێ هەست بە غەریبینەکە جۆرێک لە جۆرەکان دڵی بە مسلمانان و بە مزگەوت و بەو بەڕاستی بەو ئاین و کوردانی کە لەوێ هەن بکرێتەوە بێتەوە ناو
جۆرێک لە جۆرەکان سنوورە کۆمەڵایەتی کە هەیە. لە ڕاستیە ئێستا توانم بڵێم جیاوازە لە ساڵانی ڕابردوو. ئێمە لە سەرەتای 2000ەکان کە هاتین ئەم وڵاتە عیلاقەیەکی زۆر دیاریکراوی مەحدود هەبوو بۆ پەیوەندیکردن لەگەڵ براوچەکانمان لێرە، هەم لاوازی تەکنەلۆژی کە یەکتریمان نەئەدۆزیەوە، هەمیش هەمی ڕێژەی کورد دەتوانم بڵێم زۆر قورس بوو لەو سەردەمەیە. بەڵام ئێستا یعنی جیاوازە بەڕاستی کەسێک لە کوردستانەوە کە یەکەم هەنگاوی ئەنێ بەرەو کۆچ کە دێ بەرەو وڵاتانی ڕۆژئاوا پەیوەندیکی باشی هەیە بە خەڵکەوە یاخود زانیاریی باشی هەیە لەسەر ئەو وڵاتی کە بۆی ئەچێ. تەسەوڕکە من خەڵکی وایە لە وڵاتانی کەەوە پەیوەندی پێوە کردوین وەکو ئێمە زانیاری هەبوو لەسەر بەریتانیا کە چی ئەگوزارێت چی ئەخۆڵکە چی بکات چی نەکا. جا لە ڕاستیدا ئەوانەی کە وەک جەنابەت باسی کە بانخوازن یاخود مامۆسای ئاینین یاخود هەوڵەدەن بۆ ڕێکخستنی شیرازی کۆمەڵایەتی، هەر کەسەوە بەپێی توانای خۆی دەورێکی هەیە یا لە مزگەوتەکان یاخود زۆر جار شەرت نییە لە مزگەوتەکان لەبەرەوەی ئێمە خەڵکی هەمووی نایە بۆ مزگەوت، ئەنی چوینەتە ناو ئوتێلەکان ناو هۆستێلەکان ئەوانەی کە پەنابەری تێدان ئامۆژگاری هەم ئاینی هەم کۆمەڵایەتی هەم یاساییمان کردوون، چونکە زۆربەی گەنج دێنە ئێرە بەداخەوە هەندێکیان هیچ ئامانج و هەدەفێکیان نییە کاتون لێرە، دوای قەرەباڵغی کەوتون وڵاتیان بەجێڵا و لێرەش لە باردۆخێکی جیاوازان هەیە، بە بۆنەی ئیشکاری قاچاقەوە هەیە، بە بۆنەی عیلاقەیەکی نادروست لەگەڵ ئافرەتە یاخود بە کارێکی خراپ و بەدڕەوشتیەوە تووشی سزای یاسایی بووە لە سژن یاخود ئەم وڵاتی بەجێڵاوە. بۆیە زۆر گرنگە لەم کاتەیە کە ئەوانەی کۆنترۆلی دین و ژینی خەڵکن بەڕاستی خەڵک وشار بکەنەوە، ئەمەش ئەکرێت هەر کەسە لە شاری خۆی یاخود لەو سنوورێک کە تێیدا دەژی بەپێی ئەو توانایی ئەو دەسەڵاتی ئەو هەتا کوێ قسەی بڕات هەتاوە کوێ گوێ لێ بگیرێت هەوڵ دەدەین پێکەوە کە بتوانین ئیسلاحێکی ئیجتیماعی بکەین. ئەخیراً ئەگەر وا نەکەین بەڕاستی ئێمە گەنجەکانمان لەدەست دەرئەچن و بەڕاستی مجتەمع و کۆمەڵگەی کوردی گیانی لە خەتەریاتایە. زۆر باشە ئەگەر باسمان لەو کوێ ڕۆژی پەنابەران لەوێ چۆنە و کەسانی کە تاسا با بڵێن ئیقامە وەرنەگرتووە ڕەنگە جێگیر نەبوو بوون، ئەوانە زیاتر ڕەنگە پێویستیان بە هاوکاری کەسانی کەوکو ئێوە بێ بۆ پێی کە هەم پێگەیەکی کۆمەڵایەتی باشتان هەیە هەمکاری بانگەوازیەکەن لەوێ دەستی هانە و هاوکاری بۆ کەسانە درێژ بکەن کە پێویستیان بە ئێوەیە. ئێمە وەکو موسڵمان ئەگەر بگەڕێنەوە بۆی مێژووی ئیسلام، مێژوویەکمان هەیە کە کۆچی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەگەڵ هاوڵانی، یعنی لەوێ هاوڵەکان ئەنسار و مهاجر لێرە تەبایی و برایەتێکی واکەوتە بینیانەوە کە ئەتوانین بڵێن لە مێژووی بەشەریەت هاتووارە نەبووەتەوە. ئەو هاوکاری ئەنسارەکان کە بۆ مهاجرەکان ئەیان کرد جێ دڵخۆشی بوو بۆیان ماڵەکەیان لەگەڵ بەشەکردن، یعنی تەنانەت هەبوو ئەیگوت من دوو خێزانم هەیە، خێزانێکیان ئامادەم ڕاکی بدەم کە تۆ ماریکەیتەوە. یعنی بۆی ئێمە هەموو کاتێ بەو نەزرە یاخود بەو باگراوندە ئاینیەوە کە واجبە لەسەرمان کاتێکە یەکێک هیجرەتە کات دێ بۆ ئێرە و ئێمەش لێرە مقیمین بەڕاستی بە ئەرک و واجبێ زانی کە هاوکاریان بکەین. هەندێک لایەن یاخود هەندێک ڕێکخراوی مەدەنی هەن لێرە کە بەڕاستی جێ دڵخۆشین، ئێمە خۆمان بەشداری لەگەڵ ئەو هەندێک لەو ڕێکخراوانە، یعنی زۆر جار کۆڕ و سیمینارمان بۆ گرتوون لە خودی ناو هۆستێڵەکان و یاخود لە قاعەیەکە یاخود لە مزگەوتێکە گەنجێکی زۆرمان کۆ کردوێتەوە، ئیسفادەیان لێ کردوین لەو ئامۆژگاریانەی کە کردومانە بۆیان، وەکو مامۆسای ئاینی کە وتەی هەبووە، توێژەری کۆمەڵایەتی وتەی هەبووە و بە هەمان شێوە وەکو ئەوان کە کەسی یاساییش وتەی هەبووە کە یاسای ئەم وڵاتی ڕوون کردوێتەوە. ینی هەندێک خەڵکی نازانێ یاساکە چۆنە کاتێککە دێتە ئەم وڵاتە، یعنی بیەیەکی جیاوازە بۆ ئەو ئەگەر ئاگای لە خۆی نەبێ ممکنە لەو یاسایە ئەم نەتوانێت ژیانێکی تەندروست فراهەم بێنێ بۆ خۆی. بۆ نمونە یعنی گەنجوانەیە جارێ هاتووە وەرەقەیەکیان پێداوە ئەڵێ مامۆستا بۆ بخوێنەرەوە ئەم وەرەقەیە چییە سەیرەکەی، یعنی غەرامەیەکی کراوە غەرامەیەکی سەد پاوانی، هی ئەوەیە کە جگەرەی خوار و جگەرەکەی پڕداوەتە سەر عەرزەکە یاخود سەر شۆستەکە پۆلیس بینیوێتی یەکسەر تکتێکی بۆ 100 پاوان. ئەمە لەم یاسایە نازانێ، ئەمە نمونەیەکی بەسیتە، یعنی ئەگەر ئاگادار نەکرێنەوە وشیار نەکرێنەوە بەڕاستی ئەتوانم بڵێ تووشی زەرەرێکی زۆرە بن. بەڵام بە خۆشحالیەوە کە ئەوانەی کە دەوری باشیان هەیە الحەمدولله ئەتوان سوودێکی باش بگێنن و پەنابەرەکان لە ئێستای پێویستیان پێ، بەڵام لە داهاتوە ئەوان شۆک ئێمە بە مقیم و ئەوان هاوکاری خەڵکی ترەکەن الحەمدولله تا ڕادەیەکی باش پەیوەندیەکی باش لە نێوان ئێمە و پەنابەرە تازەکاندا. ئێمەش
کاتێک پەنابەر بووین بەڵام ئێستا لەسەرمانەوەکو مقیم کە زیاتر هاوکاری و پەیوەندیمان لەگەڵ مامساییان ئەمە هیچمان نەماگە لە کۆتایی شتێکت ما بێتەوە پامت بۆ هەم کوردانی تاواراوگە و بەڕاستی تا چەند گرنگە ئەم جژنانە زیندوو بکەینەوە لە هەر شوێنێکی وڵات دنیا بینیانی هیچ کەسێ بینەرمان بە لێرەوە ئێوە بکەن بە نمونەیەک بۆ خۆیان چۆن ئێوە ئەو جژنانە ئەکەنەوە و لەسەر بەڕاستی ئاینی پیرۆزی ئیسلام و لەسەر ئەم دروشمە ئاینیانە بەردەوام من ئەوە کەسانی تریش بتوان سود بین لە هەر شوێنێکی دنیا بن پابند بن پێوەی. بڵێن ڕاستیە هەر بۆنە و جژنێک کە ئەیبینیت هەتا ئەگەر خۆشی دەربڕینێکی دنیاییش بێ کەسێکە دەورێک زانکۆیەک خۆلێک کە تەواوەکە دوا بە دوای ئەوە ڕۆژێکی کە پێی دەوترێ ڕۆژی تەخەڕۆج واتە خۆشحاڵی دەربڕین لە سەرکەوتنی لەو ئیمتیحاناتانەی کە کردوێتی بۆیە بێ ئێمە لە مەفهوم و لە مانای جژن تێبگەین. جژنی قوربان عنی مەفهوم و تێگەیشتن بۆ جژنی قوربان ئەوەیە کە ئێستا حاجەکانمان ئەمڕۆ سێم ڕۆژی جژنە ئەوان لە مەوسومی حەجدا واتە لە جێبەجێکردنی سنەتە گەورەکانی فەریزە گەورەکانی ئیسلام کە یەکێکە لە ئەرکانی پێنجەکانەکەی ئیسلام و سنەتەکانی ئیبراهیم عەلەیهی سەلام باوکی پێغەمبەران زیندووەکەنەوە هەمووی پەیوەستبوونە بە تەوحیدەوە پەیوەستبوونە بە خواپەرستیەوە ئەگەر سەیری هەموو ڕوکنەکانی حەج بکەیت هەمووی تعبیر لە ئەوە ئەکا کە ئێمە پشت لە دنیا ئەکەین و ڕوو لە خوای پەروەردگارەکەین ئێمە دین بەرەو لای خوای پەروەردگار کە بانگێشی کردوین حاجەکانمان بە شیعاری لبیک اللهم لبیک لبیک لا شریک لك لبیک إن الحمد والنعمة لك والملك لا شريك لك بەم شیعارەوە بەجلێکی سپی کە وەکو کفن وایە کە سەرۆت و سامانی لەگەڵ خۆی نەبردووە ئەگە گیرفانی نییە یعنی پاشا و گەدا فەرقی نییە ڕەش و سپی فەرقی نییە بۆیە ئەبێ مەفهومەکە تێبگەین کە جژن خۆشیەکەی دەربڕینی ئەو سەرکەوتنێ لەو فەریزەی ئیسلام کە ئەوانەی کە جێبەجێ ئەکەن و قوربانی قوربانەکە لە باوکی پێغەمبەر عەلەیهی سەلات وسەلام کە باوکی پێغەمبەرانە قوربانی کردووە قوربانی داوە واتە هەموو خۆشی دەربڕینێک نەتیجە و ئاکامی سەرکەوتنێکە لە هەندێک ئیمتیحانات و هەندێک قۆناغی ژیانە بۆیە ئێمە ئەبێ پابەند بین پەیوەست بین ئەگەر بمانەوێت تەنانەت بۆ ژیانی خۆشمان و ژیانمان هەبێ باوەڕ کە پەیوەست بین بە ئاینی پیرۆزی ئیسلامەوە لا نەدەین لە ڕێگە ڕاستەکە هەر لە دنیای خۆشبەختە بین ئێمە خەڵکمان هەیە ساڵانێکی زۆرە لە وڵاتن یعنی بەداخەوە دنیاکەشیان ڕۆشتووە ئەبینی دەست بەتاڵن ئەبینی کە زۆربەی هەندێکیان کەوتونە دەستەرجادە معتاد بوون ئیشکاری پێ ناکرێ ناتوانێت خێزان پێکەوە بنێ هەر بۆ ڕۆ دنیایەکەش ئەمانە زەرەوەمەند بوون و ئەوجا ئەژ و پاداش قیامەتیان لەدەستدەکەوە بۆیە ئامۆژگاری ئێمە بۆ ئەو کەسانی کە دێن سەر لە ژیانیدا هەر کارێک کرد تارگێتێکی هەبێ واتە ڕێژەیەکی دیاریکراوی لەو ئامانجانەی هەبێت کە بۆی بچی هەنگاوی بۆ بنێ ئەمەش بە پارێزگاریکردن لە ئاینی پیرۆزەوە ئینسان ناتوانێت بگا بۆ ئامانجانەی کە هەیەی من دووبارە دەستخۆشی بۆ بەڕێستان هەیە و جژنە پیرۆزە ئەکەم ئومێد دەکەم ئەم جژنە ببێتە جژنی خۆشی و تەبایی و هەرچی ڕقینەکە لە دڵەکان دەری بکات لەجێ ئەوە خۆشەویستی و برایەتی و دۆستایەتی پێوانمانەوە خوای پەروەردگار همو تعاطيات كان يقبل كل بيتين تقبل الله منا ومنكم وصالح الأعمال. بەڵێ زۆر سپاس بۆ مامۆستا ئارام محەممەد عەلی بانکخواست کە لە وڵاتی بەریتانیاوە لەگەڵمانە بوو دووبارە جەژنتان پیرۆز بێ جژنە پیرۆزی خۆمان نێرین بۆ هەر کوردێک لە هەر شوێنێکی دنیاوە سێرمان بکات و گوێبیستمان و بێت ئومێد دەکەین جژنەکانتان وەکو جژنی کوردەواری و هەست بە غەریبی نەکەن و بتوانن ئەو بۆنانە بکەنەوە.